خۆشەویستان هەڵبەتە لەگەڵتان بەردەم ئەبین بەڵام هاوکارمان ئارەمپەشە و لە شاری کەرکووک و فیچەرێکی بۆ ئەمادەکردوین سەبارەت بە ئاهەنگی دەرچوونی باخچەی ساوایانی چۆپی کە چەندی نمایشی منداڵانی تێدا نمایش کراوە. بفەرمون بە ئاپێک کۆبینەر بیسەربین. يعني دادا روحي دادا عايشة خوشة بانقم دكينا ومديني ضوي دادا راكا ورانا وباوشم نقلم هنا وبود راكا شيريني ويا ريبوتو يا توركا كيف دادا قابلكي وتاتي تاتيا في الكردنا كاري دادا يعني دادا روحي دادا باز بۆ خواپاش ساڵ و نیوێ دابڕان بە بۆنەی کۆرۆنەوە ئەم ساڵ دەوامێکی ڕێکپێک بەڕێوە چوو باخچەکانمان ئاستێکی باشیان بەدەستێناوە لە پەروەردەکردن و فێرکردنی منداڵەکان و ئامادەکردنیان بۆ قۆناغی بنەڕەتی لە کۆی 35 باخچە لەسەر خوێندنی کوردی نێزگەی 2500 منداڵی چاوگەشتمان ئەم ساڵ بەڕێکن بەرەو پۆلی یەک. سپاس بۆ مامۆستایانی ماندوونە ناس کە کارەکەن لە باخچەکانمان، سپاس بۆ بەڕێوەبەرەکان. ئەمڕۆ یەکەم باخچە کە هەڵمان بژارد بۆ دەرچوونی مناڵەکان باخچەی چۆپی بوو کە ئەمڕۆ 144 منداڵی چاوگەشت دەرچوو بۆ پۆلی یەک ئینشەڵا بۆ ساڵی داهاتوو کە بجوانترین شێوە پەروەردەکراوە ئامادە کراوە کە لە پۆلی یەک دەست بە خوێندن بکات. ئێمە وەکو باخچەی چۆپی کە چەند ساڵیانی کە لەم چالاکی دەرچوانی مناڵان بۆ قۆناغی سەرەتایی هەڵبەتدا بڕاوین بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە، بەڵام ئێستا سەرکەوتوانە لەخوا بەزیاد بێ هەروەک بینیتان چالاکیەکانمان ئەنجامدا هەڵبەت لەلایەن مامۆستا تواناکانی باخچەی چۆپیەوە دەستخۆشییان لێ ئەەکەم کە توانیان ئەم مناڵانە ئیشەڵا بچن بۆ ینی کارێکی وایان کردووەکەوە پێشکەوتووی بە چالاکانە ئامادەکاریان بۆ بکەن بۆ قۆناغی سەرەتایی هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازم. ئەو ئەلێرەش ئەمێ ئاماژە بەوە بکەم کە مناڵەکانم مناڵی 4 پۆلن 144 مناڵی ئامادەبوو تەخەڕوجیانە و تا دەرەچن بۆ قۆناغی سەرەتایی. 5 مامۆستام هەیە لە میلاکی خۆمان، 8 وانەبێژم هەیە عەقدەکانن لەسەر میلاکی مرکەزین. بەم شێوەیە تواناومانە کە مناڵەکانمان بە سەرکەوتووی ئامادەکەین. جوانە کۆڵوانەکەی جێلی کوردی و سەرشانەکەی وتیان تۆ لە خۆڕاستی جانێ جوانە بۆوانەکەی ئەو قسە جوانە کۆڵوانەکەی جێلی کوردی و سەرشانەکەی وتیان تۆ لە خۆڕاستی جانێ جوانە بۆوانەکەی
بزرده و خورتاوا سوزە پۆشی پاییزیش بێ هەڵەی بەهاری هێناوە ڕەنگی پەمەیرێ جوانە تیری لە دڵم داوە هەر ڕەنگێک بکاتە بەری ئەڵێن ئەم ساڵەوە باوە کووردە 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 دڵەکەم ئەو ڕێگەی بۆ پڕ لە گوڵەکەم بە ڕۆحەکەم ناوم مەبا من پێی ئەڵێم پەپوولەکەم کووردە 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 دڵەکەم ئەو ڕێگەی بۆ پڕ لە گوڵەکەم بە ڕۆحەکەم ناوم مەبا من پێی ئەڵێم پەپوولەکەم Söyle